بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێت خۆشحاڵم لەم چاوپێکەوتنە تایبەتە لەگەڵ جەنابی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی دێمە خزمەتتان. دیارە کۆمەڵێک بابەت هەن کە لە ئێستادا بەنسبەت هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیەوە گرنگن، ئێمەش بۆیە ئەوەرکەمان خستە بەر جەنابی پارێزگار سەبارەت بە کارەبا، سەبارەت بە سوتەمەنی، سەبارەت بە ئاستی خزمەت گوزاریەکان لە شاری سلێمانی، سەبارەت بە ڕێخستنەوەی نێو شار، سەبارەت بە هەنگاوەکانی حکوومەتی هەرێم بۆ خزمەتکردنی زیاتری ئەم پارێزگایە و بێگومان جەنابی دکتۆریش تازە لە گەشتێک گەڕاوەتەوە و گەشتەکە بە شێوەیەکی ڕاستە و خۆ ینی پەیوەندی بەوە هەبووە کە دانیشتنیان لەگەڵ سەرۆکی ئێستای شارە داهێنەرە ئەدەبیەکانی یونسکۆ کردووە و پارێزگای سلێمانی هەنگاوێکی دیکە چۆتە پێشەوە لەو بوارەیە. من زیاتر ناڵم لە پێشەکەکە چونکە دڵنیام ئێوە پێتان خۆشە زیاتر گوێتان لە جەنابی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر بێت. دکتۆر سڵاوتان لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. لەوێەوە دەست پێ بکەین، ئێوە وەکو پارێزگاری سلێمانی لەگەڵ سەرۆکی ئێستای شارە داهێنەرە ئەدەبیەکانی یونسکۆ دانیشتنتان کردووە، هەندێک با بڵێم دەست و سەوقاتان لێرە بۆیان بردو لە کتێب و لە بابەتی دیکە بۆیان. ئەم گەشتە بۆچی بوو؟ دانیشتنەکان لە پێناو چیدا بوون و چۆن خزمەت بە داهاتووی ئەم شارەکە؟ گەشتەکەمان چەند ئامانجێکی هەبوو. یەکەمیان لەسەر دادوامەی فەرمی پارێزگای بۆدرۆ لە فەڕەنسا و شاری ئەنگۆلیم کە سەر بە پارێزگای بۆدرۆیە کە ئەوانیش لەگەڵ ئێمەیە. تەبعاً ئەوان لە ساڵی 1974ەوە خەریکی چیرۆکە وێنەیەکانن و لە ئاستی هەموو دنیای ناسراون و کارێکی زۆر گەورەیان کردووە لەگەڵ ئێمەیە لە یونسکۆ وەرگیراون. ئێمەیان بەڕەسمی بانگێش کردبوو وی بەشداری فیستیڤاڵی 49 ساڵەی ئەنگۆلیم بکەین لەگەڵیانە. ئێم بۆ ڕۆشتین بەشدار بین لەگەڵیانە. ئێمە چەند شارێک لە کۆریا، لە ئیتالیا، چەند شارێکی فەڕەنسا، چەند شارێکی بەریتانیا و لە شوێنەکانی تری دنیاشەوە داوەتنامەی ڕسمیان وەکو ئێمە پێگەیشت بوو بەشداریمان کرد. لەوێ کارەکانی خۆمانمان پیشاندان، بە تایبەتی چیرۆکەکەی ئەحمەدی خانی مەموزینەکەی کە کراوە بە زمانی ئینگلیزی لەلایەن ئینستیتوتی کورد لە بەرلین و دیوانی گۆرانی شاعیر کە کراوە بە ئینگلیزی و کۆمەڵێ بەرهەمی تر کە لەسەر سلێمانی و لەسەر ئەو شیعرانی نالی و سالم و کوردی کە بەسپاسەوە دکتۆر ماری لە جامیعەی ئەمریکی وەریکێرابووە سەر زمانی ئینگلیزی. هەموو ئەوانەمان ئاڵوگۆڕ کرد لەگەڵ ئەوانە و ئەوان بەرهەمی خوانیان ناینێ. هەر لەوێ وەزیری جگە لە پارێزگار و لە سەرپەرشتیاری شاری داهێنەری ئەدەبی ئەنگۆلیم وەزیری ڕۆشنبیری فەڕەنسامان بینی، سەرۆکی فەڕەنسامان بینی، ماکرۆنمان بینی و بەشداری چالاکیەکانمان کردن. لە دوای ئەوە ئێمە لەگەڵ شاری نۆتینگهام کە ئێستا سەرپەرشتی شارە ئەدەبیە داهێنەرەکانی دنیا لەسەر ئاستی دنیا و یونسکۆ ئەکات، لێرە گفتوگۆمان لەگەڵا کردبوون بۆی لە نزیکەوە لە کارەکانی یەکتری و چۆنێتی کارەکانی سلێمانی لەناو ئەو دەستەیە ئاشنابین پێی. ئەوان بێمەیانوت هەر کاتێک ئێوە ئەو کاتە دیاری بکەن ئێمە پابەند دەبین. خۆشبەختانە ئێمە لە پشووی کۆتایی هەفتەی ئەوانە چوینە نۆتینگهام، بەڕێز پارێزگاری نۆتینگهام پێشوازی کردین و خاتو ساندیپ کە سەرپەرشتیاری شارە ئەدەبیەکانی یونسکۆ ئەکات پێشوازیان لێکردین و لەگەڵ چەند ئەندامێکی ئەنجومەنی شارەوانی نۆتینگهام کە لە بواری کللتور کارەکەن. ئێمە 6 کتێبمان لەسەر کورد بە زمانی ئینگلیزی پێ بۆ بردن و پێشکەشی کتێبخانی ناوەندی کتێبەکان لە بواری مێژووییا بوون، لە بواری سیاسیا بوون، لە بواری کۆمەڵایەتیا بوون، چیرۆک بوون، شێعر بوون، ڕۆمان بوون، ئەوانەی کە شاعیرەکانمان نووسیویانە و دەرفەتی وەرگێڕانیان هەبووە لە شێرکۆبیەکەس لە بەختیار عەلی، لە کەژاڵ ئەحمەد. بەبێ جیاوازیە و بەرهەمانەمان لەگەڵ خۆمان نابرد کە کۆی هەمویان 6 کتێب بوو پێشکەشمان کردن و لەوێ کۆی کتێبخانەکانی ئەوانمان بەسەر کردەوە. پەیوەندی و ئاڵوگۆڕێکی باشمان دروست کرد. جگە لەمانەش توانیمان لەگەڵ ڕەوەندی کوردی لەوێ چ لە بەریتانیا و چ لە فەڕەنسا دانوستان و کۆبوونەوە و گفتوگۆ بکەین بۆی چۆن ئەوان بتوانن لەم پرۆسەیە بەشدار بن لەگەڵمانە و چۆن ئەوان بتوانن هێزێکی کاریگەر بن بۆ ئەوەی ئێمە بتوانین لێرە لە حکومەتی خۆجێتی و لە حکومەتی هەرێم هەنگاوەکانمان باشتر هەڵبگرین. باشە دکتۆر، یەکێک لەو پرسیارانی کە دڵنیام بۆ جەنابیشتاناتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکرێ ئەوەیە پێم خۆشە لێرەوە بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە. ئەڵێن ئەم گەشتانە
چ خزمەتێک بە هاوڵاتیانی شاری سلێمانیەکە و چ خزمەتێک بە سلێمانیەکە وەکو ناسنامە معنەویەکەی. یەکەم لە ڕووی ناسنامە معنەویەکەی ئێستا سلێمانی لەسەر ئاستی هەموو دنیا ناسراوە. ئێمە لە دوای ئەو دانیشتنە لە نۆتینگهام هەموو شارە ئەدەبیەکانی دنیا نامی پیرۆزباییان بۆ ناردوین، پێشوازیان لێکردوین. داوەتی چەند ڕۆشنبیر و نووسەرێکی ئێمەیان کردووە کە بۆ ماوەی 2 مانگ لە 2 شوێنی جیا بەشدار بنوە هەموو خەرجیەکانیان لەسەر ئەو وڵاتانە بێ و شارانە بێ کە بانگیانەکەن. ئێستا لەگەڵ بنکەی گەلاوێش، لەگەڵ دەستگای سەردەم، لەگەڵ بنکەی ژین، لەگەڵ ئەنستیتوتی کەلەپۆری کورد، لەگەڵ لەشێتی نووسەرانی کورد لە گفتوگەکردنای بزانین ئەو خۆشەویستانە کێ بن کە بەلای ئێمەوە گرنگە زمانە زیاتر بەڕاوێژ ئەو کەسانەش اختیارەکەن بەدڵنیاییەوە چکە نوێنەرایەتی شارەکە و کەلتورەکەی ئێمە و نیشتیمانەکەی ئێماکەن. ئەمە زۆر بە خێرایی ئەمە دروست بوو. لە هەمان کاتە ئەمە 2 ڕۆژە ئێمە هەلی کاری ئەدەبی کە ئیمڕۆ لە پەیجەکەی پارێزگار ڕامانگەیاندۆ دروست بووە. بۆ نمونە لە زۆر شوێن پێویستیان بە 11 کەسەکە بە ئۆنلاین لە ماڵەکانی خۆیانەوە دانیشن و پارە وەرەگرن کە بتوانن لەو بوارەیە هاوکاری ئەو ناوەند و شارانە بکەن و بەشدار بن لە دروستکردنی ئەو کەلتورە جیهانیە. چکە کێمە بوو سلێمانیمان کردو بە شاری داهێنەری ئەدەبی تەنیا بۆ خۆی نییە، بەسەلەی ئەدەب وەکو ئاین، وەکو ئەفسانە، وەکو ئایدۆلۆجیا، وەکو ئەندێشە ڕەهەندێکی گەردوونی هەیە، ڕەهەندێکی مرۆڤایەتی هەیە، زمانێکی نێودەوڵەتی و گلۆباڵە. خێرا میلەتەکان ئەتوانن بەیەک بگەن، ئەتوانێت ئینسانیەتی ئینسانی تیا بچەسپێ، ئەتوانی ئازادی، ئاوەدانی، دادپەروەری، خۆشەویستی، سەرکەوتنی ئیرادەی حەق هەموو ئەمانە بەرجەستە بکە. خۆشەویستی ئینسان بۆ خۆی، بۆ خاکەکەی، بۆ دەوروبەرەکەی، بۆ ژینگەکەی، بۆ گەردوون، بۆ مێژوو، بۆ ئیستا، بۆ ئایندە بەرجەستە بکە. بۆیە ئەمانە دیست دەرفەتی کاریشمان بۆ دروستەکەن. جگەلەوەی ئیستا ئێمە لە سلێمانی خەریکی ئەوەین کتێبخانەیەکی مۆدێرن بکەینەوە کە بە هەموو زمانەکانی دنیا لە بواری ئەدەبیە، لە بواری تیۆری ئەدەبیە، ڕخنەی ئەدەبە، مێژووی ئەدەبیە، داهێنانی ئەدەبیە بەرهەمی تیابێ، کتێبخانەیەکی ئەدەبی تایبەت بێ، بۆی بایەخێکی تەواو بە ئەدەبەکە بە بواری ئەدەبی بین. لەم ماوایە مە چەندین کتێبمان بە زمانی ئینگلیزی کە نووسەرەکانی خۆمان کردویانە وەرگێڕاوەتەوە چاپ کردو سەرێکی پارێزگا و دەیان کتێبی ترمان بۆ نووسەرەکان چاپ کردووە بۆی کە بتوانین بە فعلی ئەم ئیشە بکەین. بۆیە ئێستا ئەمە جگەلەوەی لە ڕووی معنەوی سلێمانی خستوتە سەر نەخشەی هەموو جیهان. لە لایەکی تریشەوە لە بواری کەلتوری، لە بواری گەشت و گوزار، لە بواری بازرگانی، لە بواری ئاڵوگۆڕی کەلتوری و سیاسی ئەتوانن ئێمە تێکەڵ بەو زمینەیە بین، پرد و پەیوەندێکی گرنگ لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی دروستکەین و هەمووانمان میوانداری کردو بۆ سلێمانی کەەوە خۆی بۆ خۆی دەرفەتی سەرمایه‌گوزاری دروستەکە. چونکە کاتێک کە ڕۆشنبیرێک، نووسەرێک، ئەدەبێک، ڕۆمان نووسێک یەتە شارەکەی ئێمە، ئەو دیمەنەی ئەمەی ژێڕێتەوە، ئەم ڕاستەقینەی ئەوەی ژێڕێتەوە زۆر جیاوازە لەوەی ڕاگەیاندنەکان و سیاسیەکان ئەیژێڕنەوە. بۆ ئێمە کارێکی زۆر زۆر گرنگە بۆ لە ئایندەیەکی زۆر نزیکە کاریگەریەکی باشی بۆ سلێمانی ئەبێ و لێکەوتە و جێکەوتەی سلێمانی لەناو کۆمەلگای نێودەوڵەتیە بێ. کاک دکتۆر، دیارە لەبەرەوەی بابەتەکانەوەی بە نسبەت بینەرەوە گرنگن، پرسیارەکانی منیش هەمە جۆرن. بینە سەر باسی ئەو باسی کە هەموو دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردو، ڤایرۆسی کۆرۆنا. زۆر جار من لە هەولێریش بەرنامەم لەسەر کرد لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەنابی وەزیری تەندروستی حزۆری هەبوو. ئامادەکاریەکانی شاری سلێمانی و پارێزگای سلێمانی لەم بوارەیە چین و چەند هۆشیاری بڵاو کراوەتەوە بە تایبەت لەو شوێنانی کە قڕەباڵغ بن ئەگەر ناوەندێکی خوێندن بێ، ئەگەر شوێنێکی کەسابەت و ئیش و کار بێ لە ناو بازار. ئێمە ڕێنماییمان بڵاو کردوتەوە هەر لەلایەن خۆمانەوە لە پارێزگا تا بە سوپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی تا بۆ قوتابخانەکان و بەشێک لەوەی کە ناچارە بین لەم سەرمایە خوێندن لە یا دەوامکردن لە قوتابخانەکان ڕابگرین. بەڕاستی خودی دابەزینی پلەی گەرمانیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەبێ بەردەوام دەست بشۆرێ، پاک و تەمیزی ڕابگیرێەوە ئیستا و بۆری و ئاو تەنگیانە بەشێکیان بەستویانە نامانەوێت ئەمانەی خۆمانی لێ دورخینەوە. ئێمە تا ئیستا دوورین لەمە، هەنێک حاڵەتی گوماناوی هەبووە ڕست کراون و ئێمە پشتیوانێکی تەواوی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیمان کردووە. ئومێد دەکەین وەزارەتی تەندروستی عێراق و وەزارەتی تەندروستی هەرێم باشتر بێنە سەرخەت، چکە ئەمە زاگیرێکی نێودەوڵەتیە، ئەرشی پارێزگاکان و حکوومەتی خۆجیینیە. بەڵام ئیستا ئەوەی کردومانە بە هەمانگی لە نێوان پارێزگای سلێمانی، بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بوو. باشە بۆی ئەو بۆ بینە ڕوون بێتەوە، ینی دواتر تەفسیری خراپی بۆ نەکرێ. ئەو حاڵەتانی کە گومانیان لێ بووە وا دەرنەچووە تا ئیستا هیچ شتێک نییە کە بڵێ لە 100% ئەو حاڵەتە هەیە. باشە باسی پشوت کردیارە یەکێک لەو بابەتانەی کە هاوڵاتیان شیانەوە لەگەڵ جەناب تا باسی بکەم ئەوەیە، ینی
ئەوترێت کە سبەینێ پێنجشەممە پلەکانی گەرما لەم سنوورەی ئێرەی خۆمان زیاد لە ڕادە دائەبەزێت باسی ئەوواکرێت تەنانەت 6 بۆ 15 سانتیم بەفر ببارێ وا ئەڵێن بەپێی ئەوەی بڵاو کراوەتەوە حەقمان لە قودرەتی خوانیە. ئاگادار بووم تەلەفۆن زوو بۆ هات سەبارەت بەوەی کە ئایا سبەینە دەوام ڕادەگیرێت دەکرێت بە پشوو لە ناوەندەکانی خوێندن لە قوتابخانە و خوێندنگەکان لە زانکۆکان ئەگەر ڕوونکردنەوەیەک لایەوە بۆ بینەر گرنگە. ئێمە تەواومان ناوە بە یەکە کارژێڕیەکان بەپێی تایبەتمەندی ناوچەکانیان بە گفتوگۆکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردە لەو ناوچەی خۆیانە تەنیا بۆ بواری پەروەردە ڕاوێش بکەن و ئەگەر پێویستی کرد دەوامی خوێندنگەکان نەک دەوامی بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە ڕابگیرێت. ڕاگررتنی دەوامی گشتی ئێمە لەگەڵی نین و جاری پێشوش نەمان کرد حکوومەت یاریێمی کوردستان کردی چونکە ڕاگررتنی دەوامی گشتی زیانێکی گەورە بە وڵاتیانە گەیەنێت تۆ پێویستە بەوەی ڕێگاوبانەکان ڕێک بکەیت پاکیان بکەیتەوە خەڵک هەیە 6 مانگە سەرەی نووسی و عملیاتی چای بۆ بکرێ تیشکی لێ بدرێ مافێکی زۆری خەڵک بەزایە ئەچێ بەڵام ئەگەر بارودۆخێگاتە پێشەوە ژیانی خەڵک تایەکەوتە مەترسیەوە ئێمەژ هەناسەیەکی خەڵکمان لە هەموو شتێ بەلاوە گرنگترە ئەو کاتە بە ڕاوێشکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتی کەشناسی وەلایەنە پەیوەندیدارەکان و فەرمانگە خزمەت گوزاریەکان بە تایبەتی بەرگری شارستانی و تەندروستی و پەروەردە ئەو کاتە بڕیار لەبارەیەوە ئەوین بەڵام پێیوەست بە سپێنێ بەڕاوێژ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی قسەمان کردووە بۆ قەزا و ناحیەکان دەسەڵاتی تەواومان ناوە بە پەروەردەی ئەو شوێنانە و سەرۆکیەکە کارگێڕیەکان بەڕێوەبەری ناحیە و قایم قامەکان کە بڕیاری خۆیان بن پەیوەست بە ناوشاری سلێمانیش تا ئیستا لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە قسەمان کردووە ئەگەر پێویستی کرد پێیان وا بوو مەترسێکی وایەتە پێشەوە ئەکرێ دەوامی خوێندن لە خوێندنگاکانە ڕابگیرێت واتە بێ هاوڵاتیان جارێک چاوەڕێ بکەن تا لە کاتێکی درنگانێکی ترە یان سبەی بەیانی بڕیارێکی لەبارەوە بدرێت و ڕاگەیەنرێت دواتر تا ئیستا بۆ دەوامی گشتی داوامکردن ئاساییە باشە. دکتۆر وەرزی سەرما و سۆڵەیە و من بیرمە لە هەموو بەرنمەیە کە لەگەڵ جەنابتانمان میوانداری کردو ئەم پرسیارەمان کردووە دۆخی کارەبا و دۆخی نەوت و سوتەمەنی و دابشکردنی نەوت با لە نەوتەکەەوە دەست پێ بکەین ئەمە بەکوێ گەیشتووە ئەم هەنگاوە ئەم پرۆسەیە و هاوڵاتیان تەواوی هاوڵاتیان سوودمەند بوون لە دابشکردنی سوتەمەنی بەسەریاندا یان خاو ئەڕوات چونکە کێشەکە لەسەر چاوەکەوەیە. ئێمە بۆ ئەم ساڵ 20 میلیۆن لیترمان بۆ هاو 20 میلیۆن لیترەکەمان دابش کردووە هەر ماڵێک کە دابشمان کردووە 16 لیترمان لە دەبەیەکان ناوەتێ 216 لیترمان ناوەتێ بەرمیلێک توانم بڵێم لە بەرمیلێ زیاتری دراوەتێ بەڵام ئەم ڕێژەیە تەواو بووە چونکە ئەوەی کە بەغدا بڕیاریاوە ئەمەنی بڕیارراوە ئێمە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا تا ئێوارەی ئەمڕۆژ لە گفتوگۆکردنین بڕیاریان ناوە لیژنەیەک بنێرن بە پێی تایبەتمەندی و کەش و ئاو هەوای ئێرە بتوانن پشتیوانێکی ترمان بکەن هەر بڕەنەوتێکی ترمان پێ بگات ئێمە ڕاستەوخۆ دابەشێکی واتە ئەوەشیان جارێ قەراری ئەخیری لێنەدراوە بەڵام ئەوان تێگەیشتون لەوەی کە وەرزەکە وەرزی سەرما و سۆڵە لێرە تێگەشتون تایبەتمەندیەکی هەیە بریکاری وەزیری نەوت گفتوگوی ڕاستەوخۆمان لەگەڵا کردوون ومێدەکەین بگەینە ئەنجامێک لەگەڵیانە ئێمە پەر بەش بە حاڵی خۆمان توانیمانە بیکەین بەمەش بەسەر بازرگانەکانی سوتەمەنیەوە کە لەگەڵ گاز و بنزینە پێویستە نەوتی سپی داغڵ بکەن بەوامان کردووە دەرفەتی هێنان بۆ هەموو کەسێکراوە بێ تەنانە دەگەل لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقیشەوە نەوتی سپی بەو کوالیتی کە پشکنرێت داغڵ بکرێ و ئەوەی کە هەشمانە بە شێوەیەکی دادپەروەرانە دابەشی بکەین بۆی بتوانین ئەوەی کە لە توانامانە هەیە بۆ هاوڵاتیان بیکەین. باشە بەنسبەت کارەباوە بۆ نمونە لە پارێزگای هەولێرە بینین تا ڕادەیەک دەستکراوە بە لابردن و بڕینی ئەو تەجاوزاتانەی کە لەسەر کارەبای حکوومەت هەیە با بڵین باس لەوا کرێکە لە مانگی پێنجە ئەو مۆلیدانەی کە بەکارهێنرێت لە گەڕەکەکانە بکرێن بە مۆلیدەی کاتم و زیاتر مەرجی تەندروستی تیا جێبەجێ بکرێت لە پارێزگای سلێمانی ئەم هەنگاوانە بەکوێ گەیشتون و تەجاوزات لەسەر کارەبای ئەوەی کەمۆکی هەموو هاوڵاتیەکە لە چه ئاستێکە ئەوەندە یاگەدار بن لە سلێمانیەمانە هەنگاو نین ئەمانە ئەنجامن ماوەی 3 ساڵ زیاترە هەموو مۆلیدەکانی سلێمانی کاتمن باشە و دار و سەوزاییان ڕوانوە و ساڵی ئەم ساڵ ئێمە 10,000 دارمان پێکڕیون لە 16 شوێنە گشتیەکانە ڕواندومانن و داری گەورە لە هەمان کاتە
بۆ بابەتی کارەبا بە تەجاوزاتی کارەبا بەردەوام خەریکین. ئێمە کارەبای سەرەکیمان لە هەموو شوێنە گشتێ لە نەخۆشخانە و هەنێک قوتابخانە و ئەو شوێنە پێویستانە نەبێ لە شوێنەکانی تر چەندێکی شەبڕیوە ماوەی 3 ساڵ زیاتریشە کە ئەم هەڵمەتانە دەستی پێکردووەوە کارەبای بەردەوام بەو شوێنانە نەدراوە. بەڵام گرفتەکە لە سلێمانی لەوەیە لە بەروی لە پێشوو بەرنمەیەک پەسەند کراوە کە ئێمە لە ئەنجومەنیش بووین ڕەتمان کردەوە بەدانانی جۆزەی بیزەمپێری بۆ هەموو قەزاو ناحیەکانی دەرەوەی سلێمانی کە سلێمانی لە ڕووی یەکەی کارگێڕیەوە گەورەترین پارێزگای هەموو عێراقە لە بەغاش گەورەترە 46 ناحیە و 16 قەزای هەیە. ئەمانە کە بەشی زۆریان کراون بەوە و بەڵێن ئێوەیان درراوە تێ 16 بۆ 20 ساعت کارەبایان هەبێ. ئێستا ئەم کارەبایان لە بەرەی بەرهەمێنانی کارەبا خۆی دابەزیوە هەمووی لە ناو شاری سلێمانی باجەکەی ئەیاد و لە ناو سلێمانیەوە دابینە بێ واتە لە بەرەوەی قەزاو ناحیەکان کارەبایەکی زۆرتریان هەبێ ناو شاری سلێمانی کارەبای نیشتیمانی زۆر کەم بۆتەوە. ئێستا لە بەرنمەیەکی واین کە لە ڕێی پێوەری زیرەکەوە ئەم داتەرۆریە بگەڕێتەوە و ئیسا ئێمە یەکەم شارین لەسەر ئاستی کوردستان کە هەنگاوی زۆر باشمان لە دانانی پێوەری زیرەکداوە لەگەڵەوەی دوای شارەکانی تر دەستمان پێکردو ئیسا لە پێش هەمویانەوەین چکامانەیە زووەم سیستەمە بکەوێتە کار و کارەبای هاوڵاتیان زیاد بکە. هەوڵمان ناوە بەسپاسەوە لەگەڵ وەزارەتی کارەبایە و لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیا بەسپاسەوە بە دانانی چەند محەتەیەکی گەڕۆک لە سەیسایەق لە سلێمانی لە ڕانیە لە شوێنەکانی تر کە 6 میلیارد دیناری بۆ تەخسیس کراوە و لە ڕێی ئەو بودجەی بۆ ئاوارەکانیش بوو لە عربەت و لە چەند شوێنێکی تر لە ڕابردووە ئەم محەتانەمان داناوە. هەوڵێک هەیە بۆی کە محەتەیەکی 25 مێگاواتی بە سۆلار بە وزەی خۆر لە سلێمانی دابرێ محەتەیەکی 50 مێگاواتی لە ئاو لە گەرمیان دابنرێ محەتەیەکی 165 مێگاواتی لەو غازانی لە بیرەنەوتەکان دەرەچن لە گەرمیان دابنرێ محەتەیەکی 50 مێگاواتی لە ئاو لە ڕانیە دابنرێ و بڕیار وایە کە لەم هەفتەی داهاتووەوە ئەو وێزگەی بەرهەمێنانی کارەبای خەبات کە 200 مێگاوات بۆ کارەبای نیشتیمانی زیادەکە بکەوێتە گەڕ هەوڵمان ناوە تۆربینەکانی دوکان و دەربەنی خان چاپ بکەینەوە بۆی بتوانن بەو توانایی کە هەیە هەر لە چوارچێوەی هەوڵا ماونەتەوە یان هەنگاویشی بۆ نراوە هەمووی گەیشتوتە ئەنجام. بەڵام ئێمە لە دوو وەرزا کێشەمان هەیە لە مانگی 12 لە زستانە و لە مانگی 7 لە هاوینە کێشەی زۆرمان هەیە. خواز لەسەر کارەبا زۆرە بێ و توانای بەرهەمێنانی کارەبا لە هەرێم دائەبەزێ. ئەمە بێ بەو قەیرانی کە ئێستا هەمومانی تیاین. وەزارەتی کارەبا بەرنامەی جددی هەیە بۆ ئەمە بەڵام تەنیا بەو چارەسەر ناکرێ بێ وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی دارایی و حکوومەت هێرێمی کوردستان هەوڵی جددی بن بۆ ئیرادەیە کە ئێستا لە وەزارەتی کارەبا و بەڕێوەبەرایەتیەکان لە پارێزگاکان هەیە بۆ ئەم کێشەیە لە بنەوە چارەسەر. باشە بەنسبەت پێوەری زیرەکەەوە دیارەمە تێبینیە کە لەسەر تەواوی کوردستان دروست بووە هاوڵاتیان دەڵێن ئێمە کاتێک کە پێوەری زیرەکمان بۆ دانرێ چاوەڕێەوەین کە 24 ساعت بۆ نە کارەبامان هەبێ بەڵام پێوەرمان بۆ دانێن ژمارەی ئەمپێرەکانمان بۆ دیارریەکەن و کارەباکەشمان وەکو پێویست نییە. ئەو پێوەرە ئەو کێشەی چارەسەرەکە تا ڕادەیەکی زۆر چارەسەریەکە ئەو کارەبایی بەرهەمیەت بەدادپەروانانە بەسەر هەموو خەڵکا دابەشەکرێ. ئەو کاتا بێ هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیانەوە ئاستی بەکارهێنان کەمکەنەوە چونکە ئێمە بۆمان دەرکەوتووە چەند بەرهەمێنان زیاد دەکەین بەکارهێنان لە بەرامبەریا زیاد دەبێ. ئەگەر نتوانین بەکارهێنان کەمکەینەوە چەند بەرهەمێنان زیاد بکەین ناگەین ئەنجام. لێرە وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەو خافش دێتە ناو باسەکەەوە بۆ لایەنە هۆشیارێکە. بەڵێ ئەبێ ڕۆڵێکی گرنگ ببینن هەمومان میدیاکان دەورێکی گرنگ ببینن بۆی کە بتوانین کارەبا وای لێبێت کە لایەنی کەم دادپەروەری لە دابەشکردنیا هەبێ. باشە بابەتێکی دیکە جەنابتان وەکو پارێزگاری سلێمانی و بە ئامادەبوونی وەزیری دەرەوەی عێراق و بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و بریکاری وەزیری دەرەوە و نوێنەری ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیارە سەردانێکیان کرد. پێم خۆشە لە لای خۆتانەوە بۆ بینەری ڕوون بکەنەوە کردنەوەی ئەو دوو لقە لە هەولێر و سلێمانی چ گرنگیەکێ بێت بۆ هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ پارێزگای سلێمانی. ئەمە کارێکی زۆر گرنگە. ئێمە ماوەی 1 ساڵە چ پارێزگا و چ بەڕێوەبەرایەتی پاسپۆرت بەسپاسەوە بۆ بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی هەوڵی زۆر جددیمان ناوە چەند جارێ چوینەتە بەغا سوپاس بۆ سەرۆکۆماری عێراق سوپاس بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سوپاس بۆ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانمان بوون بەڕێز وەزیری دەرەوەی عێراق بریکاری وەزیری دەرەوە بەڕێز حازم یوسفی هاوکارێکی تەواومان بوون کە لە ئەنجامە ئێمە توانیمان مەکتەبی تەصدیقات کە سەر بە وەزارەتی دەرەوەی عێراق لە سلێمانی و دوایش لە هەولێر بکرێتەوە. ئەمە خەڵک ئەو سابیستە دۆکۆمنتێک تەصدیقکە بڕوانامەیەک
بڕوانامەیەکی لەدایک بوون مردن تاپۆ هەر دۆکۆمنتێک کە پێویستی پێبێ ماوەی 6 مانگ زیاتری پێچوە بوو چەند جارێک سەردانی هەولێر بکە چەند جارێک سەردانی بەغدا بکە تاکو بتوانێت کارەکەی بکە ئێستا لە ماوەی یەک چارەکە لە سلێمانی ئەتوانێت ئەوەی لە ماوەی 6 مانگایی کرد بەو هەموو خەرجیەی کرد کارەکە جێبەجێ بکە ئەمە تەنیا بۆ سلێمانیش نییە بۆ سەلاحەدینە بۆ نینەوایە بۆ ئەنبارە بۆ کەرکووکە بۆ گەرمیانە بۆ هەڵەبجەیە بۆ ڕاپەڕینە بۆ سلێمانی خۆیەتی بۆ مەناتقی سەوچلی خانەقینە حتا بۆ دیالەشە لەناو سنتەر ئەبێت سەردانەکە لە سلێمانی ئەبێت لێرە کارەکانی بۆ ئەکرێ ئەمە بزنس لە سلێمانیا دروستەکە دەرفەتی کار دروستەکە جوڵە دروستەکە ئێمە تەنیا بیرمان لەوە نەکردوێتەوەم ئیشە شوێنێک بێ بۆەوەی تەنیا ئەمە کارێکی گەورەیە بە تایبەتی زانکۆکان لەمە تێگەن ئەوانەی لە دەرەوە تێگەن چییە ئەفمکەی دکتۆر ویستم پرسیاری ئەوە بکەم ئەم فەرمانگەی پەسەندکردنی بەڵگەنامەکان بۆ نمونە من بیرمە هەندێک جار کەسێک هەبوو بە پارەی کرد 100,000 وەرەگرت بەڵگەنامەکانی برد لە بەغا تەزدیقێکرد ڕێکوپێک وی هێنایەوە ئێستا ئەوانەی بۆ منیانەوە بڕۆنە دەرەوە بخوێنن بڕوانامەیەکی بە کالۆریۆسە ماستەرە دکتۆرایە هەر شتێکی ترە ئەتوانن لە ڕێگەی فەرمانگەی پەسەندکردنی بەڵگەنامەکان ئەوەی لە سلێمانیان ئەوەی لە هەولێرە تەواوی کارەکانیان و مراجعی بەغاو بەڵێ هیچ شوێنێکی ناوێت کارەکانیان ڕاستەوخۆ لێرە ئەکرێت و هەموو ئەوەشی کراوە تا ئیستا کە بەڕێز وەزیری دەرەوە هەمویان سوپاسیان کردین لەسەر بودجەی پارێزگای سلێمانی کراوە چ دابینکردنی کەلوپەلەکانیان چ پشتە لۆجستیەکانیان و وەزیری دەرەوەش بڕیاریاوە کە هەموو پێداویستیەکانی لەمە دوایان بە تەواوی بۆ دابین بکە باشە بابەتێکی دیکە کە دیسان بەنسبەت هاوڵاتیانی و بینەرانی ئەم سنوورەوە گرنگە بابەتی تابلۆیە تابلۆی سەر دوکان و جێگاکان ینی ئەوترێت نرخێکی وادانراوە ئێستا دوکانارەکان کاسبکارەکان تابلۆکە لەکەنەوە بۆ و پارە نەیەن و هەنگاو نراوە لێرە ینی من چەند لێدوانێکم خوێندەوە لەلایەن سەرۆکی شارەوانی سلێمانی و سەبارەت بە پاری وەرگرتنی باجی تابلۆ ئەوانە ئێوە وەکو کەسی یەکەمی ئەم شارە چۆن خەمتان لەم بابەتە و ئەو هاوڵاتیانە خوارد ئێمە لە سەرەتا و تا ئیساش خەمان لێ خواردووە چەندین نووسرامان بۆ ئەنجومەنی وەزیران وەزارەتی شارەوانی کردووە ئەمە کۆمەڵێک بڕێنماین کە دوایی بوو لە وەزارەتی شارەوانی و بەرزکراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ بە بڕیار لە وەقایعی کوردستانە بڵاو کراوەتەوە شارەوانیەکان ئیجبار کراون کە جێبەجێی بکەن ڕاستەوخۆ پەیوەندیان بە پارێزگاکانەوە نییە بەڵام چ ئێمە شارەوانی سلێمانی ناڕەزایەتیمان دەربڕیوە واتێوەش لی ڕازینین لە بڕەکەی لە جۆرەکەی لە شێوازی کۆکردنەوەکەی چ لەو چ لە خۆڵ و خاشاکیش چونکە بەداخەوە ئێمە لە مانگی دەی ساڵی پارەوە پارەی خۆڵ و خاشاک لە سلێمانی کۆکەینەوە تا ئیستا شارەکانی تر بە تایبەتی هەولێر تام دقی کە من قساکەم پارەی خۆڵ و خاشاکیان کۆ نەکردوێتەوە بۆ ئێمە کە بەڕێز وەزیری شارەوانی هاتە ئێرە داوامان لێ کرد یا ئێمە ڕایەگرین یان نەبێت لە هەموو کوردستان وەکو یەک جێبەجێ بکرێ ئەوان بڕیاریان ناوە کە لە هەفتەی ئایندەوە جێبەجێ بکرێ بەڵام داوامان لێ کردوون و داوامان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش کردووە ئەبێ ئەو چەند مانگی کە لە سلێمانی وەرگیراوە ئەو پارەیە بخرێتەوە بەردەست شارەوانی سلێمانی بەبێ هیچ دێبڕینێ بۆی بتوانێت لە خزمەتگوزاری گشتیا بەکاری بێنێ باشە ئەگەر هەیە کە گۆڕانکاری لە نرخی تابلۆکان بکرێت چکە ینی بەڕیز دوکان هەیە هەموو شتێکیان لێ کردوتەوە و بەپێی ڕێنمایی کراوە بێ ڕێنمایەکان لە وەزارەتی شارەوانی و ئەنجومەنی وەزیرانەوە بگۆڕێت و ئەمە کە لێەوە گۆڕات اینجا و کاتە ئێمە لێرە ئەتوانین بە شارەوانی بڵین ئەو کارانە بەو جۆرە جێبەجێ بکە باشە سەبارەت بە ڕێخستنەوەی ناوشار دیارە ناوە هەندێک هەنگاو ئەبینرێت کە لە جێگەیەک کەسێک بۆ منە عەرەبانەیەکی هەیە لە فەیەکە فرۆشێت کارێکەکە ئیشەکان لە ناو شار ڕێک ئەخرێنەوە بەڵام حتمما ناڕزایەتیشی لێ دروستە بێت ئەمانە بە چ پێوەرێکەکرێت بۆ منە هەندێک جێگا هەیە هەندێک خەڵک لابراوە هەندێک خەڵک لا نەبراوە ئەمەتان چۆن ڕێخستووە ئێمەمە بە شارەوانی مانوتۆ بە لیژنەکانی زیادەڕێی مانوتۆ بە سوپاسەوە کارێکی زۆر جوامێرانە ئەکەن خەمی ئەوان دووشتە ڕێخستنەوەی شار و دروستکردنی دەرفەتی کار بۆ خەڵکە بێکارەکان لەمەیە ئێمە لەگەڵ قایمقامەتی سلێمانی شارەوانی قسەمان کردووە لە بەردەم باخی گشتیە تا مزگەوتی حاجی جەمال بەرنامەیەکی بۆ دابنرێت کۆشکی تیا دروست بکرێت بە شێوازێکی حەزاری و مەسافەکان دیاری بکرێ و بە شێوەیەکی ئاشکرا بدرێ بۆ خەڵکانی کە هیچ ئیشێکی تریان نییە ئیشی تیا بکەن ئێمە داوامان لە شارەوانی کردووە ناکرێ بەم شێوەیە بە ئینتیقائی لەپڕ دەستکاری شوێنێگەکە بۆ ڕۆژێک دوای ڕۆژێکی تر دائەنرێنەوە ئەمانە کە لابران نابێت دابنرێنەوە
یان نابێت دەستکاری بکرێن تا چارەسەرەکرێن یان نابێت بە ئینتیقایی دەستکاری بکرێن چکە بەڕاستی تەنیا و ڕوژاندن و شێواندن و نەمانەتی متمانەیە ئەوەی تا ئیستا بینیوانە بەم شێوەیە تەجاوزاتە بۆ ئەم تەجاوز بێ بۆ ئەویش داوامان لە شارەوانی کردو لەسەر ئەم بەرنامە تازەیە ئیش بکە ئەوی تریشی ئەبێ ڕێکی بخینەوە هاوڵاتی مافی ئەوەی نییە ڕێی گشتی بگرێ و مەرجۆندی گشتی بگرێ و هەر کەسێ پێش ئەو بێ لەو شوێنەیە دای بنێ ئەو ئامادە نییە ڕێی پێبا ئەی بۆ دەوڵەت ڕێبە و بات لەسەر چ بنەمایەک یعنی ئەو ئامادەیە ئەگەر یەکێ سەعاتێ پێش ئەو هاو یەکێ سپێنێ هات پێم ئەم ڕۆدای نابێ ئامادەیە ڕێبات لەویا تەرمۆزێ ئاودا بنێ بەدڵنیایی ڕێگەنایەت ئەی دەوڵەت بۆ ڕێبات کە ئەمە مافی گشتیە کە ئەمە بکرێ بەڵام ئێمە نەهاتوینەتە سەرەوە ئێمە داوامان کردووە لەسەرم دوو بنەمای ئیشەکەین ئەرکی ئێمە ڕێخستنەوەی شارە و دروستکردنی دەرفەتی کارە ئەبێ ئەم دوانە بە تەریبی بڕۆن نابێت ڕێخستنی شار لەسەر حسابی بێکارکردنی خەڵک بێ و نابێت دەرفەتی کارکردن لەسەر حسابی تێکدانی نەزمی شار بێ و نابێ ینی احتیکار و مۆنۆپۆلکردنیشی تیا نابێ احتیکاری تیاێک بەدەستی بێ ئەگەر هەرێکێ لەو زیادە ڕەوانە بەدەستیان بێ کۆی شەقامەکە و کۆنتترۆلەکەن بۆ خۆیان ئێمە دوو تەجروبەمان کرد لە جەژنەکانی ڕابردووە ڕێی هاتوچۆی ئۆتۆمبیلمان گرت بۆ شەقامی مەولەوی بۆ جادەی گۆران بۆ جادەی پیرەمێرد بۆ جادەی کاک ئەحمەدی شێخ بڕوا دەبێ نەک زیادە ڕەویەکان لەسەر شەقامەکان ئۆقریان گرت و زیادیان کرد شەقامەکەژی ڕێگە نەما خەڵکی پیا بڕوە بۆیە بەڕاستی کە تۆزێ دەستشکردن لەمەیە فەوزایەکی گەورە دروستە بێ ئەرکی دەوڵەت ڕێخستنی ژیانی گشتیە ئێمە وتومانە سلێمانی 2,650,000 کەس دەکۆی پارێزگاکە تایە ئەژی ئێمە لە زۆر باران ناچارە بین کەمینە بکەین بە قوربانی زۆرینە بەڵام ئەبێ ئەوەش بەدادپەروەرانە بێ ئەبێ بۆ ئەوە نەبێ کە ڕسقی خەڵک ببرین ئەوە نەبێ کە ئەو درۆیانەی ئەکرێت ئەوانەی کە دانیشتون لە وڵاتەکانی تریا لە شوێنی تریان پۆستەکەن ئەگەر ئامادە بوون لە بەردەم ماڵەکەی خۆیانە دوکانەکەی خۆیانە کەسێک قەرەوەڵەیەک دابنێ قەمسەڵەی لەسەر فرۆشتێ ئەو کاتە شارەوانیش بیرێک لەو بارودۆخە ئاکاتەوە باشە دکتۆر بەنسبەت کێشەی غازەوە سلێمانی لە ئێستاە کێشەی غازی ماڵانی هەیە ئیستا کێشەکە چارەسەر بووە باشە بەڵام ساڵانی تر لەم کاتەیە لەم ڕۆژەیە 11,000 بتڵی غاز دەستێمانیە فرۆشا ئیمڕۆ 21,000 بتڵی غاز فرۆشاوە بۆ کار چییە؟ ئەوەی بتڵەکەشی نیوەی تیاچێ پڕێکاتەوە ترسێ قەیران دروست بێ من لێرەوە پێیانەڵە من کێشەیە چارەسەر بووە کە تۆ بتڵێکت هەیە دەرفەت بە هاوڵاتیەکەی بە ماڵەکەی دراوسێت بە چونکە ئەم کێشەیە چارەسەر بووە ئێمە نەک ئیستا 3 مانگ لەمەوە پێشدە شارەکانی تر بە 25,000 فرۆشاوە تا ئیستاژ نەمانێشتۆ لە سلێمانی لە 7,500 بەرز بێتەوە بەو هەموو قەیران و بارودۆخەی کە بەسەر سێکتەری غازا هات بۆیە ئێمە زۆر باشمان ئیدارەیەوە من لێرەوە سوپاسی قایم قامێتی سلێمانی لیژنەکانی قایم قامیت و ڕێبەرایەتی نەوت و کانزاکانەکەم و ئەو بەڵێندەرانەکەم کە نەوتە غازەکە گوێزنەوە و ئەو کۆمپانیایی کە بەرهەمی هێنێ و هەموو لایەنە ئەمنیەکانی ئێمە بە ئاسایش بە پۆلیس بەوانی ترەوە کە زۆر جوامێرانە لەم پرۆسەیە لەگەڵمان نابوون و ئیستا من دڵنیانەکەمەوە کە ئەوە بەرەو چارەسەری کۆتایی ئەڕوا و کەمیەتی پێویست لەناو ماڵەکان هەیە بەڵام چونکە وەرزی زستانە پێداویستی زیادی کردووە ئێمە لە بەپێی ئەو پێداویستیە ئەبێ بەشی سلێمانی لە وەرگرتنی غاز زیاد بکەین و لە گفتوگۆکردنین بۆی بتوانین چ لەگەڵ حکومەتی هەرێم چ لەگەڵ کۆرمۆر چ لەگەڵ ئەوانەی ئیگوێزنەوە بتوانین ئەوە بکەین و یەکەم شارین لە عێراقا ئەماری غەزنکردنی غازمان دروست کردووە بۆ ئەوەی لە کاتی قەیرانە گرفتی گەورە نەبێ و هەر ئەوەش کە کردمان بوو بەمای ئەوەی کێمە کێشەکەمان بەو ڕادەیە گەورە نەبێ کەلانێ شار زۆر بە گەورەی دەرکەوت کێشەکە باشە بینەوە سەرباسی 100 مەتری سلێمانی ئەمە باسێکە لە هەموو بەرنمەیەکەیکەین بەڵام ئەنجامەکەمان هێشتا نەبینیوە دیارە جەنابیشتان لە لێدوانێک تا ینی لەگەڵ یەکێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دانیشتنتان کردووە ئاماژەتان بەوە داوە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش تێبینی تەنها لەسەر کولفەکە هەبوو ئەگینا موافقەتی یاوە بەوەی کە ئەبێ جێبەجێ بکرێت وردەکارەکان لای جەنابتان بەکوێ گەیشتووە کەی دەست پێ ئەکات ئەبێ بڵێن وە مادراکەمان 100 مەتری ئێمە بەدوای ئەم ئیشەوەین و لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابووری لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەن و وەزارەتە پەیوەندیدارەکان بە ڕاشکاوانە ئێمە داکۆکیمان لەوە کردووە هەمویان هەمان ڕای ئێمەیان هەیە ملاحەزە دیسان لەسەر کولفە و تێچوون بووە ئەم پرۆژەیە 2013 خەمڵاندنی بۆ کراوە زانیاری هەڵەگەێنراوە ئەنجومەنی وەزیران کە ئێمە و زانیاریمان ڕاست کردەوە و ئەم ڕۆژ بۆ فراکسیۆنی پارتی دیموکراتمان
ئەو زانیاریانە بڵاو کردەوە کە بەداخەوە هەنێکیان تەنیانێت زانیاریان ئینتیقائی لە کۆی قسەکانمان دەرهێنا بوو بڵاویان کردبوویەوە کە دوایی لەگەڵ بەڕێز سەرۆکی فراکسیۆنەکان قسەمان کرد و ڕاستیان کردەوە. ئێمە ئەوان تێبینیان لەسەر تێچوونی شەقامەکە هەیە، بەڵام ئێمە بۆمان ڕوونکردنەوە ئەو شەقامانەی لە هەولێر کراون 4 لاینە، ئەمەی سلێمانی 6 لاینە، لەوێ 1 تەقاتوعیتیایە، لێرە 7 تەقاتوعیتیایە. تەزاریسەکەی ئێرە زۆر نالەبارە، تەزاریسی ئەوێ زۆر مولائیمە، لێرە لەوانەیە مشکلەی زەویزار لەسەر زەویەکە هەبێت چکە زۆر دواخراوە، خەڵک تەجاوزی کردوتە سەر. ئەم کێشەیە لە هەولێر نییە. لێرە دوا شەقامی استراتیژی سلێمانیە و ئیتر شەقامی دوای ئەوە کەوێتە پشتی شاخەکانەوە، لەوێ کە 150 ئەکەن لۆدی بار هەڵگر لەسەر 120 و 100 و 60 و 40 نامێنێ. بۆیە ئەو قیرەی کە بۆ جادانە ئەکرێت قیرێکی ئاساییە، ئەم قیرەی بۆ ئێرە ئەکرێت بۆ بار هەڵگر ئەکرێ. لێرە هەموو پێداویستیەکانی شەقامێکی مۆدێرن لەم جادەیە پەیڕەوی کراوە، چی خەدەمی بێ، چ سەوزایی بێ، چ کامێرا بێ، چ ئاودان بێ، چ ڕووناکی بێ، کە ئەمانە هەمووی کولفەن لەسەر پرۆژەکە. لەگەڵ ئەوەشە ئێمە بە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان بە حرفی واحد وتومانە ئێمە کاڵک خۆرین، بێستان ڕن نین، با 500 میلیۆن دلاری تێنەچێ 5 میلیۆن دلاری تێچێ، ئێمە شەقامی 100 مەتریمان بۆ سلێمانی ئەوێ بۆمان بکەن، بەمەرجێ دەستکاری درێژی و پانیەکەی نەکەن، چۆنی ئەکەن، تەکلیفەکەی چەنە، ئێمە تەنیا مەرجەکەمان ئەوەیە. ئەوانیش بەڵێنیان ناوە لیژنەیەکیان دروست کردووە کە بە خەمڵاندنەکەی ئەچێتەوە و لە نزیکترین کاتە ئەو کۆمپانیایی کە پێی دراوە ڕائسپێرێت، ئەگەر بەو کولفەیە کردی ئەدرێ بەو جێبەجێ بکە، ئەگەر بەو کولفەیە نەیکرد ئەخرێتە کەمکردنەوە و بە زووترین کات ئیعلانەکرێ بۆی جێبەجێ. یعنی ئەو ڕێژەی پارەی بۆ کیلۆمەترێک قیر باس کراوە کە لە 2 میلیۆن و 400 هزار دلارە و ئەوەی سلێمانی لە سەر و 9 میلیۆنە، یعنی ئێوە پێتان وایە کە لە 2 میلیۆن و 400 هزار دلارەکە زیاتری ئەوێت بەڵام 9 میلیۆنیشی پێویست نییە؟ بەدڵنیایی وایە، بەڵام ئەم دوو ڕقەمە ئێمە نەمانوتوە، ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئێمە بەڕاستی نە پسپۆڕەکانی ئێمە وتوانە نە ئێمە ژمارانەمانوتوە. ئەمە ڕقەمێکە لە ئەنجومەنی وەزیران بە ئێمەیان وتووە لە هەولێر کیلۆمەترێک 2 میلیۆن و 400 هزار دلاری تێچێ، لێرە بەو تەخمینەی کردویانە نزیکەی 9 میلیۆن دلاری تێچووە. ئێمە نە لەگەڵ 2 میلیۆن و 400 داین چکە نازانین چۆنە ئیشەکە، نە لەگەڵ 9 میلیۆنین، بە کورتیەکەی پارەکە ئێمە تەخسیسی ناکەین، حکومە دەیکا. ئێمە وەکو ئیداری مەحەلی شەقامانەوێ بۆمان بکەن، پارەکە چەنی تێچێت بەڕاستی ئەوە حکومەت بێستان ڕنە، ئێمە کاڵک خۆرین. باشە، دوو پرسیاری دیکە هەیە کە گرنگە دیسان لەلایەن جەنابتانەوە وەڵام بدرێتەوە. جارێکی تریش جاری پێشوشم پرسیارم کردەوە. حکوومەتی هەرێمی کوردستان شاری سلێمانی، پارێزگای سلێمانی لە ڕووی پرۆژەکانەوە پشتگوێ خستووە؟ پرۆژە لە هەموو کوردستان وەستاوە. لەلایەنی ئەو پرۆژانی لە وەزارەتی پلاندانان و وەزارەتەکانەوە ڕۆشتون نەخێر، بەڵام لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ئیسیسمارەوە بەڵێ، چونکە لێرە مستەسمیرەکان مستەسمیری ناوخۆیین، بەشێکی زۆریان دروستکراون بە پارەی هاوڵاتی، بە قستی عەقاری، بە قستی نیشتەجێبوون هاتوون یەکەی نیشتەجێبوونیان کردووە و کرێکاری ئەجنەبیان هێناوە و کەرەستەیان لە دەرەوە هێناوە، لیان خۆش بوو لە برەی ئیسیسماری بووە، نە کەرەستە ئێرەیان بەکارهێناوە، نە دەستی کرێکاری ئێرەیان بەکارهێناوە، نە پارەی خۆیانیان بەکارهێناوە، بوون بە پەخاوانی پارەی زۆر. کۆمەڵێشت لە شارەکانی تر کراوە ئیسیسماری حەقیقی پارەی لە دەرەوە هێناوە کردوێتی، مستەسمیری تورکا، مستەسمیری هۆڵەندیە، مستەسمیری بەریتانیە، ئەبوو تەوازونێک لەوە هەبێت. چۆن ئێستا دەستەی وە بەرهێنان بڕیاری یاوە و تەوازونە دروستکاتەوە و ئەنجومەنی وەزیران بڕیاری یاوە کە ئەو تەوازونە دروستکاتەوە، بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوە، بەشێکی شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو پارانی کە بۆم پرۆژانە دیاری کراون بەداخەوە لە یەکخستنەوەی ئیدارەیە ڕازی بوون کە لە شتێکیان ناوە پرۆژەی نەوت، کە پرۆژەی نەوت لە هەولێر و دوهۆگ نییە. لێرە پرۆژەی نەوت دەتوانم بڵێم ئەو پرۆژانن کە ویستراوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن بەکار بهێنرێن و حکومەتی هەرێم لە یەکخستنەوەی ئیدارەیە ویستێتی چاوبەستە لە سلێمانی بکە، پرۆژە استراتیژیەکانی خستۆتە ناو پرۆژەی نەوتەوە کە هیچ پارەیەک لەو سندوقەیە نییە کە ئیستا تۆ بێن پرۆژانی پێ بکەی. زۆربەی پردەکان، بەنداوەکان، ڕێگەوبانەکان، پرۆژە استراتیژیەکان لە ناو ئەم پرۆژەی نەوتیان کە ئومێد دەکەین بخرێتە سەر بودجێی ئاسایی یا بودجێی وەزارەتەکان یا پەرەپێدانی پارێزگاکان بۆ ئەوەی لەو قەیرانە ڕزگارمان بێت و چارەسەر بکرێت کە ئەمەش دیسانەوە ئەنجومەنی وەزیران لیژنەی بۆ پێکهێناوە بۆ ئەوەی کە یەک لاییان بکاتەوە. یەکێکی تریانەوە بۆ کابینەکانی پێشوو بڕوایان بە سیستەمی PPP نەبووە، پرۆژەی هاوبەش دەبینی کەرتی گشتی و کەرتی تایبەتە. ئێمە لە کابینەی پێشوو زۆر بەرگریمان لێکرد، کەس پشتیوانی نەکردین. خۆشبەختانە یەکێک لەو شتانێک ئێمە بۆ
سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کابینەی تازە باسمان کرد پێش دروستکردنی کابینەکە تەبەنی کرد و ئیستا بۆ بە بڕیاری حکوومەت و یەکێ لەو خاڵانەی لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ئابووری گفتوگوی لەسەرەکرێ تەبەنیکردنی پرۆژەکانی PPPە. ئەمە ئەتوانێت کە کوردستان قەفزەیەکی گەورە پێبا لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکان و پرۆستراتیژیەکانەوە، چونکە تۆ بەبێ ئەوەی حکوومەت پارە بە بەبێ ئەوەی پارە لە هاوڵاتی بسەنی پارەی ڕاستەوخۆی مۆڵ یەک جادەی بۆ دروستەکەی لە جادەکە پارەکە وەرەگریتەوە وەکو تورکیا وەکو ئێران وەکو سین وەکو ئەمریکا وەکو وڵاتێکی دنیا. جا ئەمە هەر بۆ شەقام و ڕێگاوبانەکان نییە، بۆ بەنداوەکان ڕاستە، بۆ پرۆژە گەشت و گوزاریەکان ڕاستە، بۆ دروستکردنی محەتاتی بەرهێمنانی کارەبا ڕاستەوە، بۆ زۆر سێکتەری تری ڕاست. باشە هیچ نیەتێک هەیە کە پرۆژەکانی ئەم سنوورە لە مستەسمرین و بەرهێنەرەکانی سلێمانی وەربگیرێتەوە و بدرێ بەوە بەرهێنی نازانم هەولێر دوهۆک شتێکی واش لە مەسەلەی وەبەرهێنان ئێمە هەوڵین هەموو وەبەرهێنێک پارە بێنێت لەم شارە خەرجیکە. ئێمە لە هەموو هەوڵمانە کاچینە دەرەوە یان ئەو قونسولیەت و سەفارات و وەفد و شەریکاتە نێودەوڵەتیانەیەن هەموو هەوڵێکمانەوەیە کە مستەسمیری حەقیقی بە پارەی خۆی بێنی ناو وڵاتی سیسمار بەوە دروستە بێ نەک بە پارەی هاوڵاتیەکانی خۆت. بەڵام لەمەیە ئێمە بڕیارێکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان هەیە ئەو زەویانەی بۆ پرۆژەیە دیاری کراوە و 3 ساڵ بەسەریا تێپەڕیوە و ئیشی نەکردووە لێپێچینەوەی لەکەین ئەگەر دەست نەکا بە پرۆژەکە لێی وەرەگرینەوە. ئەو کاتی لێمان وەرگرتەوە بەڕاستی ئەدرێ بەو کەسەی کە ئەتوانێت پرۆژێکی لەو شێوەیە جێبەجێ بکە. جا لەمەیە بەڕاستی من بە دوای ناسنامەوە نیم ئەمە هەولێریەوە مەدۆچی و مەسلێمانی ینی کورد بەرگەی ئەمە ناگرێ بێ جارێکتر لەسەر ئەمە ئەساسش پۆلێنی کەیتەوە. من مەمنونی هەر مستەسمیرێکی ئەمریکیە بین کە تۆ لێرە پرۆژەی سیسماری ئەمریکیە ناوەتە سلێمانی کە ئێمە شانازی پێواکەین. جا بۆچی مەمنونی پرۆژە مستەسمیرێکی خۆماڵی خۆمان نەبین ئەگەر سەرڕاست بێ بتوانین شەکان هاوڕێیانم پێمەڵەن کاتم تەواو بەڵام زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە هیچ بڕیارێک هیچ بیرکردنەوە و بیرۆکەیەکەیە بۆ دروستکردنی هێڵی شەمە نەفەر لێ نێوان سلێمانی و سنە شتێکی وان بیست شتێکی وایە ئێمە سەرۆکۆماری ئێران لەگەڵ سەرۆکۆماری عێراق لە ڕێکەوتن تەفاهمنامەکە باسییان کردووە و ئێرانیەکان بە ڕاشکاوی بە ئێمەیان وتووە و ئەوان ئامادەن هەتاک و باشماغ بیێنن و عێراقیش لەگەڵ تورکیا ڕێکەوتون هێڵێک بەڕاستی بە ڕێکی لە فیشخابوورەوە چێتەوە مقەسر ئێرانیەکان بە تەمان سکەیەکی شەمە نەفەر بکەن بچێتە سەر مەرقەدی ئیمامی زەینەب لە سووریا. هەموو ئەمانە بە کوردستان تێپەڕێ. لە سین لەگەڵ عادل عەبدولمەهدیە بەرنامەی ئەوە هەبوو هەموو شارەکانی عێراق بەو دوو هێڵەوە ببەسرێنەوە کە ئەچێتەوە سەر ڕێگەی ئاوریشم کە سینیەکان خۆیان تەبەنی ئەم پرۆسەیەکەن لە هەموو بەرنامەکانە باسەکرێ و ئێمە بە ڕاشکاوی لەگەڵ سەرۆکۆماری عێراق باسمان کردووە کە ئەو مۆزوعی سلێمانی بەستنەوەی بەسنە بەجددی وەرگرن چ لە تەفاهمنامەی ئێمە لەگەڵ ئێرانیەکان هەیە چ لە تەفاهمنامەی سەرۆکۆماری عێراق لەگەڵ سەرۆکۆماری ئێرانە تەسبیت کراوە. بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ کاتی بە ئێمە و بەبینەرانت ماندوونە بن هەر بژین ئەزیزانم ئەم چاوپێکەوتنە تایبەتە لەگەڵ جەنابی پارێزگار لێرە کۆتایی هات ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن خواتان لەگەڵ.